سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن. ئەمڕۆ ئێوارە لە ڕاگەیاندنەکان وەکو مژدانە بڵاویان کردەوە کەوا مەسعود بارزانی ١٧٠ خانی بەسەر زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری دهۆک دابەش دەکا. وەکو مەبدە کارێکی زۆر باشە، دەستی خۆشبی. بەڵام با بپرسین ئەو پارەیان لە چێ هینە؟ ئەو خانوانە لە چێ دەکڕن؟ چۆن مەسعود بارزانی بە ئاوی عەمام خێری دەکات؟ بە مژدانەش بەسەر خەڵکیدا دەفرۆشتەوە. ئینجا بپرسین ئەیلۆ لە هەولێر نەیان کرد، ئەیلۆ لە قوشتەپە نەیان کرد، ئەی ئەو هەموو پارەی لە هەولێر دەوڵەمەندەکان خڕیان کردەوە لە بۆ لافاوەکەی هەولێر چێوە چوو. هاوڕێیان، وەکو وتم لە سەرەتا، ئەمڕۆ ئێوارە لە ڕاگەیاندنەکان بڵاوکرایە گوایە مەسعود بارزانی ١٧٠ خانی بەسەر هەژاران دابەش دەکا. من پێم خۆشە مەسعود بارزانی هەزاریش دابەش بکە، هەرچەندە ئەو پارەی گەهەیتی هەموو پارەی دزیاریە، وەزیە قژ لە دزیەکەی بدرێتە خەڵکی هەژاریش هەر باشە. بەڵام ئەو خانوانەی کە ئەمڕۆ گوایە مەسعود بارزانی دابەشی دەکا، ڕێک خێرکردنە بە ئاوی عەمامی. لەبەرچ لەبەرەوەی پارەکە لە بەغدایە ڕاهاتیە لە بۆ حکومەتی هەرێم، بەڵام ئەوان دەیکەنە ناوی مەسعود بارزانی، نە حکومەتی هەرێم، نە سەرۆکی هەرێم، نە ئەنجومەنی وەزیران. مناوی کەس نییە، مناوی سەرۆک عیزبە چ کرایە؟ ئەی سەرۆک عیزبە تو دەبایی ١٠٠ ئەوەندە شتی ئێدە بڕۆ هەندەشی لە پارە دزیارەکەی خۆت خێری پێ بکە. یعنی لۆ دێ پارە لە بەغدایە لە بۆ خەڵکی فەقیر و فوقەرات هاتیە دێ بە ناوی خۆت وەکو خێرکردن بە ئاوی عەمامی بە خەڵکی دەفرۆشیەوە. هاوڕێیان، ئەو پارە لە بەغدا هاتیە لە بودجەی عێراق، لە بودجەی سیادی کە دەجێڕدرێتەوە بەشەکەیە پێی دەرێن قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتووان. ئەو پارەی لەوێ هاتیە لە بۆ حکومەتی هەرێم، بەڵام پارتی نە بە ناوی حکومەتی هەرێمێکی دێ بە ناوی سەرۆک عیزبە چ کرد دەیداتە خەڵکی. ئەوجا ئەو خانوانەی لە دهۆکن هیچێ؟ تەمان هاوڕێیان، ئەو خانوانەی لە دهۆکن کە خانوەکانی لێ داکڕدرێتن، یعنی ئەو پارە لە بەغدای هاتی دەستە ناو بەرچی کوڕەکی مەسعود بارزانی بە ناوی مەسعود بارزانی. خانوەکان ئی مەنسوور بارزانیە. هەموو خەڵکی دۆک ئەوەی کە جێی لەو قسانەیە دەزانی ئەو خانوانەی مەنسوور بارزانی لەوێ کەتیە کەس نایکڕی لەبەر قەیرانی، هەموو مایتەوە. ئەوانە دێن پارە لە بەغدایە دێ لە بۆ خەڵکی لێ قەوماوان بە ناوی مەسعود بارزانی دەکەن لە ناو جیرفانی مەنسووری. پاشە هەتا ئێرە زۆر ئاساییە، پارەکە هاتیە خەڵکی فەقیر ئیستیفادەی لێ دەکا، بەڵام با پرسیاری ئەوەی بکەین ئەو جیاوازێت چێ لە نێوان هەولێر و دهۆک دەیکە؟ لۆ لە هەولێر نەیکرد، چەند جار هەولێر تووشی لافا بوو، لەبەر چ نەیان کرد؟ پارەی سیادی هات چێوە چوو کاک بوومێت، پارەی ئەو دەوڵەمەندانەی کە لە هەولێر خڕیان کردەوە چێوە چوو؟ چەند کەس ئیستیفادەی لێ کرد؟ تەبان هاوڕێیان، هۆکاری ئەسلی ئەوەی کە لە دهۆک خێر بە ئاوی عەمام دەکەن کە خەڵکە ئیستیفادەی لێ دەکا، ئەوە هەر باشە، لایەنگیری ئەوەیمە لە جیاتی بدزن بە شێوازە شکە دەیداتە کوڕی خۆی، بەڵام خەڵکی فەقیر ئیستیفادەی لێ دەکا. دوو هۆکار هەیە، یەک ساختکردنەوەی خانیەکانی مەنسوور بارزانیە، دووەمیشیان وەختی ئینتیخاباتە پێویستی بە دهۆکەیە، ئەوەیە سەبەبەکە. بەڵام وەکو وتم پرسیارە ئەسلێکە ئەوەیە لۆ لە بۆ خەڵکی هەولێر ناکە، لۆ لە بۆ خەڵکی بادینان دەکە. خەڵکی هەولێریش تووشی لافاو نەبووە لۆ نایکە. ئەی ئەو پارەی کە لە هەولێر لە بودجەی سیادی هات وەکو قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتوان چێوە چوو؟ ئەو گریمان خەڵکی دهۆک دۆچینە لایەنگیری پارتینە. ئێخۆ لە هەولێر لە قوشتەپە هەموو بارزانینە. زەرەرمەندترین چین لە خەڵکی هەولێر کە لە لافاوە یەک لە دوایەکانی هەولێر تووشی دەبی هەموو جارێک ناو شاری هەولێر نییە، خەڵکی قوشتەپەینە. قوشتەپەش کۆمەلگای بارزانیە زۆرەملەیەکان کە ئەوانەی خوڕشیدینە.
مەسعود بارزانی لۆ خوڕشیدیەکان ناکەی بارزانی نینە لە ئەسڵ و فەسلی تو نینە لۆیان ناکەی یان ڕقت لێیان دەبتەوە یان ئەو پارەی کە لە بۆ هەولێر هات لۆ نەهاتی وچی ئێستا بێبیکێ ئاوی عەمامێ لێ نەگەڕێ بستە جیرفانی ئەوی کەس نەزانی چێوە چووە ئەوە خێرەکەت پێکردووە لۆ نایکەی یا خەڵکی هەولێر هە بە دەرەجە دوو دەزانن خەڵکی هەولێر جێ بگرن لەو قسانە بزانن بنەماڵەی بارزانی ئەوەندە سیقەیان پێتان نیە ئەجە کۆیلەکانیان ئێستا بۆ قسانەی من نییە دووژیان دەبن بەخوای کاکە ئەوەندە سیقەی پێتان نییە لۆیە لە بۆ خەڵکی بادینان دەکات لە بۆ خەڵکی هەولێر ناکە ئەوەندە سیقەی بە بارزانەکانی قوشتەپەش نییە کە بارزانینە خزمی خۆیتی لۆیان ناکە پارەکەی هەولێرش یعنی ئێستاش نازانین چی لاتە لە بیرتانە ئەو هەموو میلیۆنێرەی هەولێرێ بەشەکیانە لە ناکاو ڕابوونیانی میلیۆنێری خوا پێداون هەڵتۆقیون وەکو خەڵکی شارەعەتەکەی دەرێن میلیۆنێری هەڵتۆقیون ئەو هەموو پارەیاندا کا ئومێد چۆ چێندەر ئەو پارەی لە بەغدایە هات برتە چێندەر چی لێ هات لەوێ پێویستە ئینسان لەو حاڵەتانە بیر بکاتەوە جیاوازیکردن لە نێوان شارەکان پارتی چۆن بە بەرنامە دەیکە سەبەبەکەشی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە دەزانی لە هەڵبژاردننی داهاتوو لە هەولێر ململانەیەکی زۆر هەیە زۆربەی خەڵکی هەولێر ئەگەر ئیجبار نەبی پارتی نینە پارتی لە ئەوجی قووەتی خۆی بە هەموو تەزویرەکان لە 13 دەنجی شاری هەولێری دەینا و لەبەرەوەی قوشتەپەیەکان کە بە کۆمەلگای بارزانیەکانن ئەوەندە سیقیان بە پارتی نییە ئەویان لێ دەکات تۆڵیان لێ دەکاتەوە هەر ویستم لەو کورتە ڤیددیۆیە ئەوە بڵێم ئەوەی ئەو شۆکرایە خێرکردنە بە ئاوی عەمام پارە لە بەغدایە هاتیە بە ناوی بارزانی مەسعود بارزانی لۆجیرفانی مەنسوور بارزانی دەچی لە بەرەوەی شۆقەکانی لە دۆک ساغ نەدەکراوە نەدەفرۆشرا 170 شوقە دەداتە خەڵکی هەژار ئەو نقطەی ئاخیری کە دابشکردنە لەسەر خەڵکی ئەگەر لەسەر خەڵکی هەژاروی ترسی ئەوەشم هەیە یعنی درۆی بکەن هەمووی بەسەر ئەندام و لایەنگران و ملپانەکانی خۆیان دابشکەن سبەی دووز بە ئەوەش دەبینین هیوادارم ئیشەکەت کردیە بەسەر ملپان و ئەندام و لایەنگرە دەوڵەمەندەکانی خۆ دابش نەکەی بەسەر خەڵکە عەقیقیە لێ قەوماوەکەی شاری دۆک دابش بکەی و دەمەوێت لێرە ئەو شتەش بڵێم وەکو دوایین قسە زۆرترین عەزیز و دۆستی من خەڵکی بادینانن ئۆندەی ئیش کار لەسەر بادینان دەکەم ئۆندە ئیش لەسەر هەولێر ناکەم بۆەوەی ملپانەکان ئەوەی نەقۆزنەوە برێنەوە شارچێتی دەکەن نەخێر ئەم شارچێتی ناکەم بەڵام ئەوە باز دەکەم چۆن دەکرێت پارە لە هەولێر خڕ بکرێتەوە لە حکومەتی عێراقیش بودجەی لێ بێ کەس نەزانی چیتە چێندە بەڵام ئی دهۆک دیارە ئلۆ دهۆک ئی هەولێرتان چلێ کرد دەستا خۆش بی لێ دیهۆکی دەجاری کەش ئەوەندەی بکە وەڵای ئەگەر پیاوی بۆ جێژنەیە 100 ئەوەندەی کەش دابش دەکەی بەڵام پیاوەتیتان لێ نایەتن هەنتان دزیە هەتا خوا دەرێ بەسەی بدەنە خەڵکیش کاکە حەیب نییە لە ژێر دەسەڵاتینگە و خەڵک لە دۆک هەژاربی لە هەموو انتخاباتەکانیش دەنجی 100 پێدەدا ئەو دەزانی دەنگی لە بۆ خەڵکی هەولێر ئیش ناکەنەوە کارەکەی دیارە ئیدەی لەو خەڵکی دهۆک بکەن و هیوادارم ئەو خانیانش کە دابش دەکرێتن ئەو 170ەیە وەکو وتم پارەکە چۆن هاتیە و لۆبەرچی چێ دەچی و شوخەکان لە چێ کڕایە بەڵام بدرێتە خەڵکی هەژار نەدرێتە کادر و لایەنگر و دۆستە ملپانەکانی خوا کاتە چی خۆش ماڵاوە